لە عێراق فڕۆکەی بێفڕۆکەوان دەبارێت. ئەمە وتەی چالاکوانانی تۆڕا کۆمەڵایەتیەکانە دوای کەوتنە خوارەوەی فرۆکەیەک لە کۆمەڵگەیەکی نیشتەجێبوونی باکووری کەرکووک شەوی 29 کانونی دووەمی 2023 لە کۆمەڵگەیەکی نیشتەجێبوونی سەرڕێگای کەرکووک هەولێر خاوەن ماڵێک بۆ پڕکردنی ئاو دەچێتە سەربانی خانووەکەی و دەبینێت فرۆکەیەکی بێفڕۆکەوان کەوتووە. فرۆکەکە لە جۆری فێکی سوینگە، درێژەکەی 2 مەتر و هەر باڵێکشی 3 مەتر دەبێت. نزیک خانووەکە پاتریەکەی بە قەبارەی ناولەپێک کەوتووە و خۆشی پەڕەشوتەکەی تەقیوە. کامێرایەکی 350 پلەیی لەسرە کە تایبەتمەندە بە وێنەگرتن. هێشتا نازانرێت بەهۆی تەواوبوونی شەحنەوە کەوتووە یا ڕەشەبای شەوی پێشتر خستوێتیە خوارەوە، چونکە ئەو جۆرە فرۆکانە ئەگەر پێچەوانی با بفڕن مەترسی کەوتنیان دەکەوێتە سەر و شەحنیش زیاتر خەرج دەکات. ئەوەی سەیرە هیچ کە سولایەنێک تا ئێستا خاوەندارێتی فرۆکەکەیان نەکردووە. لەوە سەیتر فرۆکەی چاودێری لەو ناوچەیە چی دەکا، بە تایبەت کە کۆمەڵگایەکی نیشتەجێبوونی مەدەنیە. ئەمە یەکەم جار نییە فرۆکەی لەو جۆرە دەکەوێت. لە 4 مانگی ڕابردووشدا 4 ڕووداوی هاوشێوە لە شارەکانی مووسڵ و هەولێر و ئەنبار تۆمار کراون. تەنها ئەوەی هەولێر نەبێ هاوپەیمانان خاوەندارێتیان لێ کردووە و تویانە بەهۆی کێشەی تەکنیکیەوە کردووە.